ئەحمەد شەڕح چۆن بوو دانی بە مافەکانی کورتنا ئەمە لە پیاوەتی خۆی بوو یان لە ژێر فشار بوو. سڵاتان لەبێت سەفین کوردۆم لە باسی پایتەختەوە نهێنی پشتەوەی دەرکردنی ئەم بڕیارانەی ئەحمەد شەڕحتان بۆ باز دەکەم. دوێنێ شەو کاتژمێر 9:36 قولەک بوو ئەحمەد شەڕح سەرۆکی سووریا بۆ قۆناغی ڕاگوزەر ڤیدیۆیەکی بڵاو کرد و تێیدا مەرسومی ژمارە 13 ساڵی 2026 دەرکرد. لە مەرسومەکە 8 مادە هەیە، 6یان لە بەرژەوەندی کوردە و دوانی کۆتاییش دواتر پێدەڵێم. اینجا ئەم بڕیارانەی کە دەرکراون لە بەرژەوەندی کوردن و من ئەو بڕیارانتان بۆ باز دەکەم بۆتان دەخەمە ڕوو دواتر نهێنی پشتەوەی دەرکردنی ئەم بڕیارانەتان پێدەڵێم. ئەمە بڕیارەکانی شەڕح بوو. پێدانی ناسنامە بە تەواوی کورد و دامپێدانان بە شوناسی نەتەوەی کورد. دووەمیان پابەندبوونی وڵات بە پاراستنی زمان و کولتوری کوردی. سێمیان زمانی کوردی دەبێتە زمانێکی نیشتیمانی و دەخرێتە نێو پرۆگرامی خوێندن و بە شێوەی ئارەزوومەندانە دەبێت. چوارەمیان سەرژمێری ساڵی 1962 هەڵدەوەشێتەوە چونکە ئەم سەرژمێریە بەشێکی زۆری خەڵکی حەسەکە و ناوچەکانی دیکە واتە کوردەکانی لە مافی هاوڵاتی بوون بێبەشکردبوو. بۆیە لێرە بەدواوە هەموو ئەو کوردانەوە ئەوانەی دیکە کە لەم مافە بێبەشکراون مافی خۆیان پێدەدرێت. پێنجەم نەورۆز وەکو جەژنێکی نیشتیمانی و هێمای بەها و برایەتی ناسێنرا، ئەو ڕۆژە لە تەواوی سووریا پشووی فەرمی دەبێتن. شەشەم دەبێت میدیا و دامەزراوەکانی دەوڵەت پابەندن بە گوتارێکی گشتگیر و هەر جۆرە جیاکاری و نانەوەی ناکۆکیەک سزای توندی بەدواوە دەبێت. لە مادەی حوتەم تەواوی وەزارەت و لایەنە پەیوەندیدارەکان پابەند دەکات کە ئەو 6 مادەی پێشەوە جێبەجێ بکەن و ئەم بڕیارانە لە ڕۆژی دەرچوونی لە ڕۆژنامە فەرمیەوە جێبەجێ دەکرێتن. اینجا شەڕح بۆچی ئەم بڕیارانەی دەرکرد ئەوە من نهێنیەکەتان پێ دەڵێم. پێشەر شتێک دەرکردنی ئەم بڕیارانە لە پیاوەتی و خواناسی شەڕعەوە نەبووە. باوەڕ بەوە مەکەن کە دەڵێت کورد کە سوکاری ئێمن نەوەی سەڵاحەدینن خۆشی و ناخۆشیمان بەیەکەوەیە. ئەمە لە ژێر شاری وڵاتانی نێودەوڵەتی و ئەمریکا جێبەجێکرا. با بەشێکی ڤیدیۆکە ببینین دواتر وردەکاری زیاترتان پێ دەڵێم. يا أهلنا الكرد، يا أحفاد صلاح الدين، حذاري أن تصدقوا رواية أننا نريد شرا بأهلنا الكرد، فوالله من يمسكم بشر فهو خصيمنا إلى يوم الدين، فالمحيا محياكم. ئەحمەد شەڕح لەژێر شاری ئەمریکا وڵاتانی نێودەوڵەتی و لە پێناو مانەوەی خۆی ئەم بڕیارانەی دەرکرد ناچار کرا بە واژۆکردنی، چونکە لە ژێر پەردەوە سووریا دابەشکرا و بەسەر 4 زۆن، هەر زۆنێک لە ژێر هەژمونی وڵاتێکی نێودەوڵەتی دەبێت ئەمەش بەپێی بەرژەوەندی ئەو وڵاتانە. دابەشکاریەکە بەم شێوەیە: زۆنی یەکەم ڕۆژاوای کوردستان بۆ ئەمریکا، زۆنی دووەم دیمەشق حەلەب و حەما و ئیدلب بۆ تورکیا، زۆنی سێم ساحل تەرتوس و بانیسا بۆ رووسیا و فەڕەنسا، زۆنی چوارەم دەرعا و سوێدا بۆ ئیسرائیل. اینجا ئەم دابەشکاریە چۆن و لەسەر چ بنەمایەک کراوە وردەکاریەکانی چۆن ئەمە لە ڤیدیۆی داهاتووی باسی پایتەخت پێتان دەڵێم وردەکاری تەواوتان بۆ ڕوودەکەمەوە. لە چەند ڕۆژی ڕابردوش ئەمریکا و خودی دۆناڵد ترامپ لە ڕێگەی تۆم باراکەوە کە نێردەی تایبەتی ئەمریکایە بۆ کاریگوباری سووریا ئەحمەد شەڕحی سەرۆکی سووریان ئاگدار کردوتەوە، هۆشداری توندیان پێداوە کە ئاگداری هەنگاوەکانی بێت مافی کورد بدات و بزانێت چۆن مامەڵە دەکات ئەگەر نات چاوەڕوانی سزای تون بکات. مەزلوم عەبدی، تۆم باراک، مارک ساڤایە ئەمڕۆ لە هەولێر دەبن چاوەڕوان دەکەن لەگەڵ سەرۆک بارزانی، نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم و مەسرور بارزانی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان کۆ ببنەوە. جگە لەوەش کۆبوونەوەی تایبەتیان دەبێت پەیوەست بە بارودۆخی سووریا و ڕۆژاوای کوردستان. لێرە لە هەولێر بڕیاری گرنگ دەگرێت لەبارەی داهاتوو چارەنووسی ڕۆژاوای کوردستان.